سڵاو وختەیڤارتان پێشکەش دەکەم. شەپۆلێکی بارانباری ناوچە جێجەکانی هەرێم دەگرێتەوە و پلەکانی گەرماش دادەبەزێت. کەشێکی سارد ڕوو لە ناوچەکان دەکات. شەپۆلەکە ناوچەکانی ئیدارەی ڕاپەڕین، هەولێر و سلێمانی و گەرمیانیش دەگرێتەوە لە شارەکانی دیکەی هەرێم وەکو هەولێر و دوهۆک و ئیدارە سربەخۆکانی زاخۆ و سۆران ئەگەری دڵۆپە بارانی کەم هەیە. یەکگرتووی ئیسلامی دەستپێشخەریەکی ڕاگەیاند و سەردانی لایەنەکان دەکات بە ئامانجی داڕشتنی نەخشەڕێگایەک بۆ چۆنەتی گفتوگۆکردن و پاراستن و دابنکردنی دەستکەوتەکان و بەدەستهێنانی بەرکەوتەکانی هەڵبژاردن و مافەڕەواکانی هەرێمی کوردستان. سەلاحەدین بابەکر وتەبێژی یەکگرتوو ڕایگەیاند بۆ چارەسەری کێشە کەڵەکەبووەکانی نێوان هەرێم و عێراق داوای کۆبوونەوەیەکی هاوبەش لەسەر ئاستی مەکتەبی سیاسی لایەنە براوەکانی هەڵبژاردن و پێگەێنانی لیژنەیەکی باڵ بکەن. لایەنە شیعەکان هەوڵەکانیان چڕ کردوەتەوە بۆ ئەوەی کاندیدی هەر سێ سەرۆکایەتیەکە بە یەکجار ببرێتە ئەنجومەنی نوێنەران و بە یەک پاکێج دەنگیان پێ بدرێت. ڕۆژنامەی سەباحی نیمچە فەرمی لە زاری زییا ناسری ئەندامی دەوڵەتی یاسا بڵاوی کردوێتەوە پرۆسەی پێگەێنانی حکومەت پێش بەسەندکردنی ڕاگەاندنی فەرمی ئەنجامەکانی هەڵبژاردن بە خێرایی بەرەو پێشەوە دەچێت.